ڕسوولی ئەکرەم فریشتەی خەیری ژیانی سەردەم شفاعەتکەری ڕووی جەزا و پاداش هەدیە پێی یاراش بەهەشتی بەلاش ساحیبی هەرسی جزمەی قورئانی دینێ پێی عەفوی ئامی پەنجەهانی ئاخر ڕسوولی خوای تەنیا و تاک دانیشان ڕانیشاندەری ڕای بەهەشتی پاک. بە نامی خوای گەورە مهرەبانی یاخوا خێر بێتی پێی دەگاوەشەکەیمان دەگا و بەڵخەی ئارۆ ڕووی وفرە مبارەکە مەولوونامە کەرمی بەڵخە یاد و زاتیوی کە گرساڵانێ و ئێمە پسە بەڵخەیەکە ئی یادەیە بەرز نرخنمێ ئێساڵیش تاوامە بە هەمکاری دەگاکێمە کە ئی یادەیە بەرز نرخنمێ و هۆڵی دێمی زیینەش کەرمێ ساڵانە ئێمە گرساڵێ و هەریۆ بە نوعێ و تاوانمە ئی یادەیە بەرز نرخنمێ کە یاد و مەولوونامەیە بەڕاستی تەماشەکەرە بەڵخەنە من گرجاری و باسش کەرو بەڵخە جەبوار و دینیەنە جەبوار و مێژوویەنە جوغرافیەنە ئاینیەنە سیاسیەنە دائیم ئینا وەڵێنێ هەرچی نمونیوی زیینە سواز پێ خوای دلێ بەڵخەیەنێ هەژدە مەڵێما هەنێ هەرجە تەوێڵێەوە تەماشەکەرە تا هەڵەبجە و شارە زور و هۆلێر و سلیمانی بەڵخەی مەڵاکی ئێمە شاچەنەنی یاگی شانازیێنێ جگرد و بارەکەوە سپاس پێ خوای جەبوار و دینی چۆ تەماشەکەرە ئیسا بەڵخە ئێمە دوێ مزگیێما هەنێ دوێ مزگیێما هەنێ تاوانمە دین و ئیسلامی بە شێوازی وفرە جوان بەرمی ڕاوە ئاروج وەشحاڵێن مێ ئاروج وەشحاڵێن مێ کە تاوانمە ئی یادەیە بەرز نرخنمێ و یاد و مەولوی کەرمێ یاخوا خێر بێت سەر و سەرێما و سەر و چەمامە ڕاسەنجەنەوەی محەممەد ئەمینم هەم سوختە و سۆفی سەراجە دینم تۆ وێد هامزوانی ئەمەل و عوسمانی هامدین و عەشرەت شیرین زوانی بیاری و تەوێڵێ ئەزهەری دین بێ کۆگای مەعریفەت زوانی شیرین بێ دەرمان و دەردە و تۆ ئانا چاگە زەمانێ منیش کردنە وارگە ئەنا مەربلی شاری هەورامان حزوری سەیدی عالم و عێرفان. ئێمە پسە دەگاو بەڵخەوێمە ساڵانە ئەلحەمدوللیلا بەپاو توانە وێمە بەپاو توانە و کاتی بەپاو توانە و زروفی دائمە و هەمیشە هەوڵمادان ئینشاءڵڵا مەولوونامی کەرمی پێیا و جەلابیە و پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کابرا زاڕۆڵی وژەن بازارن فەخرش بۆ کەر و باسش کەرو کابرا بەرپرسی وژەن فەخرش بۆ کەر و باسش کەرو کەسی چامنە هەن ملی یانەکەش تەماشەکەی ڕسم و وەشەویسی وشکوانەرێ ئینێ وەشەویسی مرمان و پێ ئی کەسیشە و پێ ئی قوم و کەسوکاریشە ئێمە کەسی وما هەن کە سەروەر و گردیمانە پێغەمبەر و گردیمانە ڕێنیشاندەری عالبیان پێگردیما ئێمە هورزمی یا و ئی پێغەمبەرەیە کەرمی ئاهەنگی وی خنجیلانە پێ خەڵک و ئی دەگەی کەرمی و فرەفرەوەش حاڵێن بێ کەنەم وەش بێ جارێتە چێگەنە پەیمان دووبارە کەرمێ پێ پێغەمبەری صلی الله علیه وسلم هەرچیگە هەتا مەدینە سڵاوات و درود و پێ پێغەمبەری صلی الله علیه وسلم پۆچی داوا کەرمێ ئێمە پسە خەڵک و ئی منتیقەیە و هەمیشە ئیادە بەرز ڕاگیرمێ و ئێمە هەمیشە هۆڵی دەمێ ئیادە پسەوێش کەرمێ نەخوانە خواسە چانەیەک زیا و ڕەوی کەرمێ و ئینایە کەم ڕەوی کە فرۆ خەڵکی باس کۆمەڵی واسیگا کە ئیادە مەشی کردەوە نا بەعەکس و ئێمە چی ڕوانە کۆمەڵێ وتارێک کۆمەڵێ سەڵاواتی کۆمەڵێ و چالاکی کردیاگەت کە پەیوەستینی بە دین و ئیسلامی و منیش بێ کەلام تۆ کۆگای ئەدەب تۆ عارفی دین تۆ سەوداسەری خەتمی المورسەلین تۆ شێخی زاهر باتنی و ڕەبانی تۆ زانای ئەقیان نووسی پەنهانی تۆ کە پەروەردەی هەوای بێسارانی شارەزای یاسای